سڵاوتان لەبێت. وقتها ئێمە ڕاپەڕینمان کرد بۆ ئەوەی فترێکی کەم دوای ڕاپەڕین ببین بە دەوڵەتێکی سربەخۆ. ئێمە ڕاپەڕینمان نەکرد شەڕی ناوخۆی بەدوایە بێت. ئێمە ڕاپەڕینمان نەکرد دەست لێ یەخەی یەکتر بگرین و خۆخۆری بکەین. ئێمە ڕاپەڕینمان نەکرد بۆ یەکتر شکاندن. ئێمە ڕاپەڕینمان کرد بۆی لە دەسەڵاتێکی دیکتاتۆر ڕازی نەجاتمان بێ، ڕزگارمان بێ و دەسەڵاتێکی خۆڕێبەری خۆمان ئیدارەی خۆمان بەڕێوە بەرین. ئەنجامەکانی ڕاپەڕینی بەدڵ بوو. زۆرم بەدڵە. لە سەرەتایە پەرلەمانمە تەشکیل بووەوە بەرهەمی ڕاپەڕین بوو. ئەمە ئازادی کە هەیە بەرهەمی ڕاپەڕینە، ئەو خەڵکی کە دەوڵەمەند بوو باخ و فێلاکانی هێمن بەرهەمی ڕاپەڕین. ڕاپەڕینمان زۆر بەدڵە، هەموو کاتێکش بەدڵمان بووە، چونکە ڕاپەڕین زۆر سوودی هەیە. ئەگەر ڕاپەڕین نەبێ هیچ میلەت هیچی بۆ ناکرێت. زۆر شت هاتە دی دوایینەوە، یەک بەس ێستا زۆر شتی تریژ ماوە بێتە دی. خەڵک زۆر ئاواتی کە ماوە بێتە دی نهاتوەتە دی. ئێستا تە لە قەرانە گاژی ڕۆبع ماشێک وەرەگرین. باشە خەڵک ڕاپەڕین بۆ کە ڕۆبع ماشە وەرگرێ؟ نەوەڵڵا. ڕاپەڕین بۆ چی کرا؟ چێکرد بۆڵا بۆ کردی کە هەموو شتێک بەدڵی خۆی بێت. هیچ شتێک بەدڵی خۆمان نیست، کوا چی شتێک بەدڵی خۆتە. ڕاپەڕینی هەرێمی کوردستان تەمسیلێک بوو وەکو ئینقلابی خۆمێنی جمهوری ئیسلامی ئێران. بۆ شایە کردی؟ بەڵێ ئەو ڕاپەڕینەی لە کوردستان هەکرا، شەڕی ناوخۆ کە لە کوردستانە دروست بوو دوای ڕاپەڕین وەک شەڕی ئێران و عێراق وا بوو. ئەو جیلەی کە ڕاپەڕینی کردبوو 30 ساڵ بوو خەونی پێوە بینی، هەرو جیلە کرا بە قوربانی، چونکە ئەو دەسەڵاتدارانی لە کوردستان هاتنە سەر حکم نەتوانی بە زووترین کات ژیانێکی زۆر باش بۆ خەڵکە تەمینکەن. بەس هاتن ئەم خەڵکیان کرد بە قوربانی، چونکە خەڵکی ئەمە خەڵکێکی عاتفیە، خەڵکێکی ئەحساساتیە، بۆ ئەوەی لە ماوەی 12 ساڵ مەشغوڵیان کەن بەچیەوە بە شەڕی ناوخۆوە و بە ئەوانەوە کە کوژراون لە ڕووی عەتف و سۆزەوە و لە ماوەی ئەم 10 ساڵە بتوانن بە باشترین شێوە مێخی خۆیان داکتن. جیلی دوای ئەوان بکەن بە پاسەوانی خۆیان، جیلی دوای ئەوانیش بە سرود و شوعارەکانی خۆیان دیسان بخەنە و خزمەتکی خۆیان. سیاسیەکانی کورد حیزبە دەسەڵاتدارەکان بە نەفەسێکی تەسکی حیزبایەتی بۆ خۆ دەوڵەمەندکردن و بۆ خۆ پارەدارکردن سیاسەتیان کرد. پێم وایە زۆربەی سیاسیەکان بازرگانی سیاسی نەک سیاسی نیشتیمان پەروەەر بن و لە خەمی کیانی کوردیا بن، لە خەمی بەدەوڵەتبوونی کوردیا بن. ئەنجامەکانی ڕاپەڕینی بەدڵ بوو. ناوەڵە ئەوە نەبوو کە ئێمە چۆن ڕێبانە کرد، وەسعی خەڵک بینیەوە چۆنە. پێویستە جارێکی تریش ئینسان ئێمە ڕاپەڕین بکەینەوە، چونکە وەسعی خەڵک زۆر خراپ ئێستا. خەڵک ڕاپەڕینی بۆ ئەوە کرد کە لە حیزب دوورکەوێتەوە. جاران مەسەڵەن کە یەکێک سەڵاح حوسێنی کرد بە زۆری کرد بە حیزبی بە بەعسی باشە، بەڵام لە دوای ڕاپەڕینەوە توانیمان ئێمە هاوڵاتی دروستکەین نەک کەسێکی حیزبی یانەوە تا هەر حیزبی بووین. هەر حیزبی بووین، هەر حیزبین و هەر حیزبی ژەبین. دوای ڕاپەڕین حیزبە دەسەڵاتدارەکان میلەتی کوردیان خستە دوو قاڵبەوە، یانە بێ لە فلان حیزبی دەسەڵاتداربی، یانە بێ لە فیسار حیزبی دەسەڵاتداربی، یانە بێ معارەزەبی. ینی وایان کرد کە بێلایەنیان نەهێژ، هاونیشتیمانیی سربەخۆیان نێشت کە لە دەرەوەی قاڵبی حیزبیا بێت. نمونەی زۆر ڕوون قوتابیان و خوێنکاران لە پێناوی چیە دروست بوون؟ قوتابیان و لاوانی پارتی لە پێناوی چیە دروست بوون؟
لە پێناوی بەرژەوەندی حیزبی پارتی و حیزبی یەکێتی خوێنکاران بۆ یەکێتی قوتابیان و لاوان بۆ پارتی بەس دیسانەوە ئەو جیلی کە خەریکە پێیەکە کە مەبەستم جیلی دووەم و سێمە ئەمان دیسانەوە خستانەوە اختیاری حیزب پەروەردەیان کردەوە بە سرود و شوعارەکانی خۆیان دیسانەوە مەسەلەی حیزبایەتی لێ بەشیانە بچێنن. ئەنجامەکانی ڕاپەڕینی بەدڵ بوو. بەخوا خۆی لە بۆ کاتی خۆی شتێکی باش بوو بەڵام بۆ ئێستا نا بەداخەوە دوای ئەو ڕاپەڕین و کە خەڵک کردی عامی میلەت کردی ئێستا چەند کەسانێک ئیسفادە لەو شتاکەن بەکارێنن بۆ خۆیان کە میلەتەکە ئیسفادەی بەرناکەوێت. پێویستم دیسان جارێکتر ڕاپەڕین بکەینەوە بۆی وەزعی خەڵک باش بێ وەزعی خەڵک زۆر خراپە خەڵک زۆر برسیە من خۆم شخصی خۆمەوە چەند ڕۆژاگەڕم بە دوای ئیشێکم دەست ناکەوێت یعنی پێویست ناکە وەزعی خەڵک بەم شێوەیە بێت. پێویستە ئێمە جارێکتر ڕاپەڕین بکەینەوە بۆی وەزع باش بێت. ڕاپەڕینێک کە تونوتیژی یان ڕاپەڕینێک کە شۆڕشێکی شارشی بێت هێمنی بێت ڕاپەڕینە بێت وەزعی خەڵک باش بێت. ڕاپەڕینێکی ڕۆشنبیریە ڕۆشنبیری بەڵێ بە ڕاپەڕین ڕۆشنبیریە توانی شتەکان چارەسەرکەین لەوانەیە شتێ بکرێت بەوە بەڵام ئەگەر ڕاپەڕین نەکرێت وەزع ئاوا بێت تاکەی خەڵک ئەمە قبوڵکە چەنەها مناڵی برسیمان هەیە چەنەها کەسێ دینارێ لە گیرفانیان نییە وەزعی خەڵک تاکەی ئاوایی بێت. وڵای حالین تاسایمە لە ڕاپەڕینین چۆنیانی هەموو دقەیەکمان ڕاپەڕینەکە ئێمە ئەوەی تایە ئەوانەی ناوە شاخ ئێستا گۆڕاون بە هەنێشتر ڕەنگەم قسانە هەمووی دووارە بێ بەڵام شکر بەخوا هەر ڕاپەڕینە ڕاپەڕین لە چییە؟ خەڵک هەموو دقەیەکی ڕاپەڕینێکە بە تایبەتی لەم وەزای ئێستا خەڵکتایەتی لەم قەیرانە دروستکراوانە لەم بێموچەیە لەم نائەدالەتیە هەستەکەی خەوی کوراتۆتە دی دوای ڕاپەڕینیانەوە تا هێشتا خەوەکەمە کامڵ نەبووە. وەڵاهی لەواشێ بڵێم خۆزگەم بە ڕاپەڕین پێش ڕاپەڕینیان خۆزگەم ڕاپەڕین خۆشتر بوو تۆزێک قانون هەبوو تۆزێک ئەمەل هەبوو ئێستا ئەمەلەکان نەماون. ئەنجامەکانی ڕاپەڕین لە کاتی خۆیدا بەڵێ بەدڵم بوون و بووە هۆی ئەوەی کە دەسەڵاتێکی زۆردار ڕابماڵێ بەڵام ئایا لە ڕۆژگاری ئەمڕۆدا دەستکەوتەکان هەموو بەدیهاتون نەخێر ماون زۆر شماون. ئەنجامەکانی ڕاپەڕینی بەدڵ بوو وەڵایی بەدڵمان بەس بەداخەوە من خۆم یەکێ لەو پێشمەرگە کۆنانم کەوا ڕاپەڕینمان کرد بەڕاستی ئەمە یعنی وامان کردمان کوردستانەوە کوردستانی خۆش و ئارام بەس بەڵام بەداخەوە کەواسام ئاژاوە مشکلە داواکەم لە هەمویان لە یەک بە یەک بەرپرسان حزبە سیاسیەکان بە گفتوگۆ بە دانیشتن لەگەڵ یەکە ببنە برا ینی برایەکی یەکجاری بعد دوور بین لە حزبایەتی و لە پارە و لە ماڵی دنیاوامانە یعنی بەڕاستی یعنی ئەو خەڵکە هەموو چاوی لەو مەسولان نسا دەبا ئێمەش بعد دەست بگەینە دەستێکە و یەکجاری کوردستانەکەمانەوەترە خۆشتر بکەینەوە و ئارامتر بکەین و بەرداوامە بین بەڵام پاش ناوبڕێکە گەڕێنە وەلاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن. لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێ بێت ئێمە بەردەوامین ئێوەش لەگەڵمان نابن. ئەنجامەکانی ڕاپەڕینی بەدڵ بوو. بەڵێ تەمان ڕاپەڕین خۆی بەخۆی گۆڕانکاریێکی مێژووبی و هەلێکی گەورەی ڕخسان بۆ ملەتی کوردکەوە جارێکی تر لە ژێر چەسانەوەی هێزەکانی نێودەوڵەتی و چەسانەوەی با بڵێن نەتەوەکانی تر دەربازی بێ بەڵام بەداخ و مەخابنێکی زۆرەوە سەرکردایەتی کورد و ئەو کەسانی کەوا با بڵێن پێشڕەوی ئەم ڕاپەڕینیان کرد بەڕاستی ئەو ئامانجە گەورەی کەوا ئەو خەڵکە چەنای چەند ساڵە لە دەربەدەری و خزمەتی پێشمەرگیان کرد و خوێنی خۆیان بەخشی و ڕۆڵەکانیان بەم خاکە بەم نیشتیمانە بەخشی بەڕاستی نەمانتوانی بەرهەمووی ئەم خاکە بخۆین و بەرهەمی ڕاپەڕینەکە بەرهەمی ئەم ڕاپەڕینە بخۆین. بەڕاستی ڕاپەڕین بۆ من نەکرا ڕاپەڕین بۆ کرا ئێمە ئازاد بین نۆخ و ئێمە ئیتر بەرەو ژیانێکی وێرانتر بڕۆین بەرەو ئەم وەزعیەسە بڕۆین نە کەسابەتیان نێشتۆ لە وڵاتەیە نە ژیان ماوە هیچ کەسێ مرتاح نییە کەس لە جەستەی خۆیان مرتاح نییە بەبوون و بە نەبوونەوە هەمووی عام یەک شتە. تۆکو گەنجێک کە جیلی دوای ڕاپەڕێنیت هەستەکەی کە خەڵک ڕاپەڕیوە بەرهەمیشی باشی هەبووە تۆ ماڵی چەنە؟ من والیدم نەوسەیە
من کە ئەم قسەیەکەم پەیوەندی بە ڕاپەڕینەوە هەیە و بە ئێستاشەوە هەیە کە خەڵک ڕاپەڕی ڕاستە ڕاپەڕی بۆی حکوومەتێکی کوردی بێتە کایەوە و دامەزیە لەم کوردستانەیە ڕاستەکەم حکوومەتە هاتە ئێرە هاتم کوردستانە و دامەزرا ئیشی باشی کرد و هەنێ ئیشیشی نەکرد کە خەڵک دڵی پێخۆش بێ ئەوەی کرد کە کیمیاباران نەما زینە بە چاڵکردن نەما خەڵک بەتوانی بە کوردی قسە بکە خەڵک توانی مەکتەب بە کوردی دامەزیە ئازادی هەبێت چکە زمانی بەعەس سعات 6:30 و 7 ئێوارە لە دەرەوە بوتیان کوشتی بەڵام ئێسەوانیە بەڵام ئەبێ ئەم حکوومەتی ئێستا شتێ بکەن کە خەڵک ئەو ڕاپەڕینە دووبارە نەبێتەوە خۆ حەز ناکەم پەنجەی کوردی بریندار بێ حەز ئەەکەم چی باشە خوا بۆ میلەتی کوردی بکات و بەرهەمی تازەتر زیاتر پێشکەشی ئەو خەڵکە بکرێت هیچ ئەنجامێکی نەبوو تا بەدڵم بێەوە ڕاپەڕینیش نەبوو نە شۆڕژ بووە نە ڕاپەڕین بووە کۆمە لە سەر و چاو گۆڕاو هەر ئەو نەیە کۆمە لە سەر و چاو گۆڕاو هەر ئەوە ئێمە گەر سەرنج بی لە هەشتاکانە خەڵک نەی ئەوێرا بە کوردی قسەکە نەی ئەوێرا بە کوردی قسەکە ئیسا ئێمە ئەوێرین بە کوردی قسەین بەڵام ناوێرین هەنێشت بڵێ ئەم سەر ناوێرین ڕخنە لە دەسەڵات گرین ڕخنە لە حیزب گرین ڕخنە لە سیاست گرین سنوور بۆ سنووری دەسەڵات نابەزێنین هەر ئەوە نێگینە ئەگە سەرنج جوابێ ئێمە لە پێشنەوە دەکانە سەدام حسین بوو یا سەر و چاوەکان علی کیمیایی بوو یا عودەی بوو یا عوسەی بوو ئیسە کۆمەڵە سەر و چاوی ترە هیچی تر نەگۆڕاوە بەداخەوە هیچی تر نەگۆڕاوە یعنی تۆ ئەگەر سیرکەی ئەو سەردەما سەری قانون سەربەخۆ نەبوو با بڵێن داواکاری گشتی سەربەخۆ نەبوو با بڵێن کای ئابووری سەربەخۆ نەبوو ئیسە شەر هەمان سەر ئیدادگا سەربەخۆ نیە داواکاری گشتی سەربەخۆ نیە هاوڵاتی سەربەخۆ نیە میدیا سەربەخۆ نیە ینی ئەمڕۆ بمانوێ نەمانەوە سیاست بمانوێ نەمانێ کۆمەڵێ بوار هەیە چۆتە خزمەتی سیاستەوە ئەمە گرنگە بیلێم بواری میدیا بواری ئاینی بواری دام و دەستگاکانی دەوڵەتی پۆلیس ئاسایش پێشمەرگە مرورە یا با بڵێن بواری میدیا زۆر گرنگە یا بواری ئابووری بازرگانی ئەمانە کراوەتە خزمەتی سیاستەوە کاکە ژیان کام ڕاپەڕین کام قەیران کوا هەیە لە کوردستانە کەەوە ناوتان ناو قەیران هەموو مێدیەکان ناونیان قەیران هەموو تەلەڤیزیۆنەکان قەیران هەموو مەسوولەکان ئەڵەن قەیران بۆ شتێکە بێت کە وجودی نەبێ ئەو هەموو سەرۆت و سامانەی کوردستان چی لێ هات من باوکی دوو شەیدی سەنگەرم پێشمەگەی دێرینم کرێچیم 8 مانگە 6 مانگە 7 مانگە دینارێک وەرنەگرتووە ئەی ئەم سەرۆت و سامانە چی لێ هات کامەی قەیران ڕاپەڕینێکەوە بووە هەر نەبووە باشتر بوو کاشکی بە کاشکەیەخواڵە ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار چیان لەو میلەتە کرد چیان لەو خەڵکە کرد کوا سەرۆت و سامانی کوردستان سەدام حسین کە جینایەتکار بوو کە کوڕی منی کوشتووە یەک بەسەی هەبوو لەگەڵ کەرکووکە ئەو هەموو شەڕێکی لەگەڵ جار و بەردا هێشتا قەیران نەبوو تا ئێستا خەڵکەکە نۆتی وەرنەگرتۆ زستان تەواو بوو کەواتە بە وەچوونی تۆ ڕاپەڕین ئەو خەوی تۆ ناتەتی کە باوکی دوو شەیدیت وەڵام من کوڕەکەم پێش شەید بوونی کوڕە گەورەکەم دانای نابوو لە تیپی سیوسەی سوورێن ئەی و باوکە لەوە ترسم ڕۆژێ جاش جێی پێشمەرگە بگرێ هەروە شاتەتی نەوەڵای ئێمە ڕاپەڕینمان بۆەوە کرد کە کارەبا وەکو وڵاتەکان کە بە دەقە نەبرێت بۆکو یابان یەک دەقە بڕاوە حتا سە یادێکەنەوە بەس بەڵام ئێمە لە دەخێش جاروای بە 2 ڕۆژ نیمانە بە 3 ڕۆژ نیمانە نازانم یا چی بکەینەوە ئەنی بەڕاستی نازم یاد چی بکەینەوە بۆ خەویش گەورترمان کرد یعنی ئەبایە گەورترمان کرا بەس بەداخەوە یعنی ئەمە کوردستانمان ڕزگار کرد کە نازم بڵێم چی یعنی بەڕاستی کوردستانمان ئازاکە کە وتمان ژیانێکی خۆشترە بێنە سەر بەڵام ژیانێکی زۆر ناخۆشە بێنە سەر سادا یعنی من سەر پێشمەرگەیەکی دێرینم یعنی 6 مانگە موچەمان وەرنەگردا 6 مانگ بۆ کرد کە گەڵی بەشدار بی لە ڕاپەڕینەکە بەڵێ ڕاپەڕین بۆ کرد کە 6 مان موچە وەرنەگری نەخێر بۆ ئێمە بۆ موچە نەمان کرد بەس ئەبێ کە پاداشمان بدرێتەوە ئێمە لەبەرەوە من خۆم لە شوعبەی 5 لە بەغا لە سجن بووم لە غورفەی عیدام کەوتمە بەر عافۆگەی ساڵی 90 کە لە 90 تا کەفتم بەرەو عافوی سیاس کە بە سیاسی هین بڵێم بەنهێنی عافەیەکی دا کەوتم بەرەو عافۆ لە عافۆ دەرچووم بۆیە من دەڵێم ئەم نیشتیمانە بۆ ماوەی 25 ساڵەچێ خەڵکی ئەم نیشتیمانە بەروبوومی ئەم خاکەی نەخواردووە و تاکوی ئێستاکەیش نادیارە ئایا لە داهاتوودا دەیخۆین یان نایخۆین بەڕاستی ئەوەی کە ڕژێمەکانی پێشوو وەکو بەحس و
پێشی باشی کە بە مەملەتی کوردی کرد لە کوشتن و بڕین و ئەنفالکردن و شیما باران بەڕاستی جارێکی تر دەسەڵاتدارانی کورد و ئەم حکومەتە خۆماڵیە بەناو خۆماڵی ئەم حکومەتە خۆماڵیە بە بڕینی موچەکانیان دووبارە کەرامەتی مرۆڤی کوردیان شکان بەڕاستی و مرۆڤی کوردیان گەیانە ئەو دەرەجەی کەوا ڕۆڵەکانیان بەرەو دوای 25 ساڵ حکومڕانی بەرەو با بڵێن غوربەتێک بینێرن و چارەنووسیانیش نادیار بێ بەڕاستی بەڵێ من ئەڵێم بەداخەوە تا ئەم ساتە ئێمە بەروبوومی ئەم ڕاپەڕیمان نەخواردووە و ئەو ئامانجە گەورەی کەوا خۆبەخشان و فیداکارانی ئەم نیشتیمانە کە خوێنی خۆیان بەخشت بەڕاستی بەدی نەهاتوە تا ئەم ساتە وەختە و سەد مەخابن ئەو هەلە گەورانەی کەوا لە مێژووی چەند ساڵی ئەم کوردەدا و لە ئەم مێژووە لەم 25 ساڵە بۆ کوڕ ڕەخساوە تا ئێستاکێ بەدییان نەکردووە و نەیانتوانێت هەلی خۆزنەوە بۆ ئەمە بۆیە دووبەرەکی و ناکۆکی لایەنە سیاسیەکان و با بڵێ قبول نەکردنی یەکتری وای کردووەکەوە ناومێدیەکی گەورە لە دڵی تاک بەتاکی ئەم کوردستانە دروست بکا بەڕاستی و من تەسەورەکەم ئەگەر بەخۆیانە نەچنەوە لایەنە سیاسیەکان و نەگەڕێنە سەر مێزی گفتوگۆ باوەڕ ناکەم خەڵکی کوردستان جارێکی تر متمانیان پێ بکە و جارێکی تر پشتیوانیان بکە لە قەزەیەکی ترا بەڕاستی ئێمە خەڵک ڕاپەڕینی کرد تۆ لە شتێک نزیک خستنەوە خەڵک ڕاپەڕینی کرد لەوەی کە لە دەست ئەوە ڕزگاری بێ کە بێ بە حیزبی ئەوسا پێش ڕاپەڕین ئەوە بوو بتایە بە بەعسی بۆ نمونە وانە بەڵام خەڵک ئەمەی پێ ناخۆش بوو حەزیە کرد هاوڵاتێکی سەربەخۆ بێ بەڵام توانیمان ئێمە لە دوای ڕاپەڕینەوە هاوڵاتێکی سەربەخۆ دروستکەی نەک هاوڵاتێکی حیزبی سەر بە پارتێک بێت بە هیچ شێوێک نەمانتوانی ئەسڵەن یەکێ لەو شتانە تۆما ماکیاڤیلی زۆر گرنگ ئەیرە ئەڵێ ئەوە چییە من وا ئەکاکە نیشتیمانم خۆش بێ ئەبێ هۆکارێکە بێت مافە زۆر گرنگە بەڵام تۆ لە دوای با بڵێنەوە یەک ئەو ناوینەوە ڕاپەڕی من ناومناوە تاڵانی هەر هاوڵاتی حکومت نەما هەر هاوڵاتی ڕائەپەڕی بە دام و دەستگای حکومەتی تاڵانە کرد با بڵێن بە مەکتەبی تاڵانە کرد مزگەوتی تاڵانە کرد وەزارەتی سەحی تاڵانە کرد با بڵێن من بەڕاشکایی بێتەڵم دەوڵەت نامێنێ یاسا نامێنێ ئەگەینە دۆخی سروشتی بریتێ لە چی بریتێ لەوەی قانون نییە یاسا نییە هاوڵاتی جێگای قانون و یاسا ئەگرێتەوە ئەنی مرۆڤ ئەبێ بە گورک ئەمە لە دۆخینەوە یەکە ئێمە دیمان کۆمەڵ نووسری زۆر گرنگان باسی حکوومەت ئەکەن دوو جۆر حکوومەتمانەیە لە شەرقی ئەوسەتا حکوومەتی ئیمپراتۆریمانەیە حکوومەتی داوەشەومانەیە حکوومەتی ئیمپراتۆری کێیە ئەو حکوومەتی وەکو سعودیە وەکو ئێران بە تایبەتی ئیسرائیل پلانی هەیە استراتیجیە یاسای هەیە لە بواری اقتصاد لە بواری سیاست لە بواری ئاینی لە هەموو ئەسن لە بواری سلکی پەروەردەکردنی مرۆڤ زۆر گرنگە بەڵام ئێمە نیمانە ئێمە ڕاشکایی بێتەڵم یەکێ لە وڵاتانەی حکوومەتی داوەشەیسە کردی خەزە حکوومەتی داوەشاوە ئەنی حکوومەتی داوەشتێ نییە بە ناوی هاوڵاتیەوە لە ئەنجامی بۆشایی سیاسی دروست ئەبێ هێزی هەڵ ئەتۆقێ هێزێکی مافیایی سیاسی عسکەری ئابووری دروست ئەبێ چی دروست ئەبێ هێزێکی مافیایی دروست ئەبێ ئێمە لە دوانەوە یەکە حکوومەتی عێراق سەدام حوسێن توانای نەما بەسەر ئەم بەشەی کوردستانە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی عسکەری حتا لە ڕووی سلکی ئەمنیەوە توانای نەما ناچار پاشەکشەی کرد پاشەکشەی گوێ کۆمەڵی هێز لەو شاخەوە کە ئەسڵن جلێ ڕێکوپێکیان لە بەرانە بوو بەتفەنگی ژەنگاوی هات نەخوارەوە لافی ئازادیان لەیە لافی دیموکراسیان لەیە لافی گفتوگویان لەیە لافی دەوڵەتی مەدەنیان لەیە لافی هەڵبژاردن و دیموکراسیان لە بەڵام چیمان دی یعنی بەرەی کوردستانی دروست بوو هەچی حیزبی نەخۆشە هەچی مەسوولی نەخۆشە قەنەعەتم پێکە معنی ئەو سەردەما گەر بگەڕێتەوە بۆ ئەو سەردەمانە کە کەسی وا بووە بە ئەندام ئەڕەمان ئەنی پێەکەنی شەرمەکەی باسیکەی ئەنجامەکانی ڕاپەڕینە بەدڵ بوو ئەو ئەنجامانی کە تا ئێستا بەدیهاتووە ناوەڵە بۆچی والله ئەنجامەکان هەروەکو وەختەوانی نبینی چۆنە تر بە شێوەیەکی وایە هیچ کەس بەدڵی نییە بێگومان خەونێکی گەورەتر لە پشت ڕاپەڕینەوە بوو و ئەو خەونەش تا ئێستا ماوە کە بەدی بێت کەویش بەدیهێنانی دەوڵەتی کوردی بوو سربەخۆی کوردستان بوو بەڵام بەهۆی ئەو بارودۆخە سیاسی کە ئەمڕۆ کورد تێکەوتووە بێگومان زۆرێک لە خەونەکان نهاتوونەتە دەدی و چاوەڕوانی بەدیهاتنیانی ئەو ڕای هاوڵاتیان بوو لەسەر لە دوای ڕاپەڕین و ئەنجامەکانی ڕاپەڕین ئاخۆ کەی بەتەواوەتی کامڵە بێ ئەم خەوەی کورد ئەم خەوەی کاڵێن هێشتا ناتۆدەتی تا بەرنامەی داهاتوە خواتان سپێرم کاتێکی شادێک کرێبینەوە خواتان لەگەڵ